کاکشا خێر بوو ناردوتە دوومان؟ والله کاک زەوی ئەوەی ڕاستی بی دەمشتەکرد لۆ باز بکەم هەرە تەرتیب دە قسەی پێ خوشکم والله تبرێ برام ئەم دەرێم ئەنگۆلۆ ژنە چلۆ سامانی ناینە سامانی دانامەزرێنن سامان چ پەیوەندی بە کێشەنگەوە هەیە؟ کێشەکە پەیوەندی بۆمەوە هەیە ئەمە زاوایەکم هەیە دڵپیسە ئەگەر ئەنگۆ سامانی دامەزرێن ژنی لۆ بین کچەکە منج لە مارە دەحەسێتەوە خوشکم کاکشا ئەمە هاتیینە داخوازی نەتانداینی وایان نا یعنی ئێستا سامان بووتە سەبەبی ئەوەی کە زاواکاتان دری پیسە؟ ئەرێ وەڵڵا خارە پلە بە حیاتی فکر لەو مۆزوعی ناکەمەوە ئەمە قەت ژنی ناینم ئەخر کوڕمەگەرە تو ژنی بینی کچی منج لە مارە دەحەسێتەوە پیاوەکە درپیسی لە تو دەکاتن ئەرێت زەوی دە قسەشی خێر بکە کوڕم ئە تو ژنێ دەینی؟ بابا نامێ فکر لەو مۆزوعش بکەمەوە چۆن دێ زەوی ژنی لۆ کوڕت دەینی بینە ئەگەر نا سامان نابی جارشکە پێی بۆ مارەی کەیتم کوڕە شەهابەوە چ دەرێ کو دەبێەوە دەزانم چ دەرە قودرە لێم گەڕێ مەمنون ژنەبی لەو مارەی تو دانانیش هەستە کوڕم وەرە دەبڕۆن جەمیل کاکە جەمیل دەست خۆشکارە خوارزای خۆت دەردەکەی لەسەر زاوایە چی؟ جەمیل جەمیل بزانێت چت کرد؟ کاکشەکەم چارەسەرکردنی دڵپیسی زۆر ئاسانە بەڕاست؟ ئێ دکتۆر ئەگەر چارەسەرەکەیە دە پێم برێ با منش لە کۆرە و درپیسێ ببمەوە هەیە بەڵام ئەم هەندێک پرسیار لێ دەکەم دەبی بەڕازگۆیی جوابم دێوە هەتا چارەسەرکردنەکەی زووتەوەکە بەسەر چاو بەسەر چاو بەس خۆش یەکەمین پرسیار جەنابەت متمانەت بە خێزانت هەیە؟ ناوەڵا دکتۆر لەبەرەوەی زۆرم خۆش دەوێت لەبەر چێ هیچ غەڵەت لێ بینیە؟ دکتۆر هەرەوە مابوو چمان شتێک غەڵەتی لێ بینم سەری نابڕم تۆ پرسیارە بۆ قوربان ئارام بۆ تو ئارام بۆ نوعی ناکرێت باشە؟ ئەوە تەنها پرسیارە کاک شەهرام با چیرۆک تۆ بجێڕمەوە باشە لە هەمان حاڵەتی کە تۆ ئێستا تێدای بەڵێ برادێکم هەبوو دڵی زۆر پیس بوو لە خێزانەکەی بەڵێ حەبەتزیدی خەڵکەکەی بێزار کرد و خەڵکەکەش لێ بێزار بوو یعنی نەمانزانین چی دەکە بکەین باشە بە دوایدا چون بینیمان کە ئەو کوڕە عێلاقەش ناشەرعی هەیە لێ بە چاوی خۆی تەماشی خێزانی خۆی دەکرد دکتۆر ئەگەر مەقسەدەدەم نا ئەمن هیچ شتە چوام نییە شەرنی ئێستا بی لەوانەیە قەدیم بیتن باشە بەس ئەو حاڵتانەیە کە ئەو دڵپیسێ دروست دەکەن آخر دکتۆرە من لە ژیانم حەزم نەبووە مەسەر لەگەڵ ئافرەتێک عیلاقەدا بنم هەر خێزانەکەی خۆمە بێت گەلەوی زیت چاوم کەسی کە نابینی باشە ینی هیچ بابەتەشکە نییە مەتەن لێ قەلەق بی دکتۆر دەزانی کۆ دڵپیسەکەی من یعنی کاتێک کە خێزانەکەم دەبینم کەسێک تەمەشای دەکا یان شتێک لە ناخەوە لە دڵمەوە شتێک ئازارم دەدا دەڵێم لۆ تەمەشای دەکا لۆ لەبەرچی هەم قەلبم تێک دەچی دڵ ناخم هاوار دەکات دکتۆر بێجگە لە ئەوەش بە تایبەت کوڕەپلکێکی هەیە وەختی خۆی کوڕەپلکەکەی خۆشی دەویست بەزەوە نا بڵێ خێزانەکەم خۆشی بوێ نانا خێزانەکەم خۆشی ویست بامە قەت نەمدەهینە بەس کوڕەپلکەکەی خۆشی دەوێ کاتەگە و کوڕەپلکەی دەبینم ڕێک چاوم تاریک دەبی دکتۆر ئاگام لە هیچ نامینێ بەس مایە بەر ببمەوە حەزم لێ بیکوژم بەدەست خۆم نییە ئەوە نییە تو تۆزێک ئارام بۆ جانت باشە ئەم پێدرم خێزان تاوانی چی لەو بابەتەی ئەمە یەک دوو هیچ ئیشتت شاراوەرت لێبینی نا یعنی دکتۆر کاتێک کە ئەو کوڕەپلکەی دەبینم ڕاست بەرچاوم تاریک دەبی حەزم لێ بیخنچێنم ئارام بووە ئارام بۆ قوربان ئێستا خێزانەکەت تاوانی چێ لەو بابەتەی کاک شەهرام ماشەڵات لێبی گەنجش جوان بەڕەوەشت یعنی تاکیدم لەوەی باوەڕم بەوەیە کە خێزان لە تو کەس نامی لە تو زیاتر باشە تکایە خۆت بەکە مەزانە تۆزێک متمانت بخۆبی تۆزێک سقەت بخۆبیتن باشە ئەوە هەمووی وەهمەکە لە خۆ دروست کردیا دەبی لێ بێدرێ وە باشە ڕاستە ئەوە چی دەکەی بە قوربان دکتۆر جان بزانم خێزانەکەم خەریکی چێ لێ تاکید ببمەوە وازی لێ بینە کاک شەهرام زەحمەت نەبی
زەحمەت دەبی واز لێ بینە. بەس دەی تەکید دەبمەوە درم نەکنیتی دکتۆر کەچی نییەوە ئەم خۆم دەناسم. جواب ناداتەوە. ئاساییە هەمومان زابلات جوابی کەستا دەینەوە مەشغولین. تەلەفۆنمان لەلای نییە، تەلەفۆن لەسەر شەح نییە، لە بێوانداریە برادر شتێک نایەن ئەسبابی خۆیە. نا دکتۆر ئەم تاکیدم ئێستا قسە لەگەری چکە دەکا. نا بۆ خێزانەکەت چه مۆبایلی هەیە؟ قوربان هەرێک مۆبایلی هەیە. خۆ مۆبایلەکەی مەشغول نەبوو. تەماشای بکە چ وەهمەکە تێدای. دکتۆر ئێستا منەوە دڵم دا ناکەوی. کاک شەهرام هەر کاتێک تووڕە بووی بۆ نەوەی باشە چای خۆت قەپات دەکەی هەتا چەند دەژوی ده باشە تەواو. ئەوە یەک دوو متمانەت بەخۆ بێ دکتۆر جان تەواو ئەم دەڕۆم بەسمان زانم لێ با تەواوی بکەم. دکتۆر جان دەڕۆم هەندێکی شم هەیە ئێستا دڵمەوە دا ناکەی دەی بچمەوە بزانم کاک شەهرام دکتۆر زۆر مەیە تەواو تێگەیشتم متمانەم بە خۆم دەبی ئەگەر تو ڕەش بووم چاومدا دەخەمەوە تا دەی دەژمێرم زۆر سپاس دەکەم. هەمەیە هەندێک تعلیمات مەیە دەستەکانت خۆش بێ ئەم پێویستە بڕۆم خوا کاک شەهرام